ئامادەیی سیاسەت لە کۆمەڵگای کوردیدا. سیاسەت لەمانە هەرە سادە و ساکارەکەیدا واتە ڕێخستن و سەرپەرشتیکردنی ژیانی خەڵک یاخود ڕێخستنی کۆمەڵگا، هەر بەوەی کە کۆمەڵگا سەرپەرشتیەکات و ناوەوەی ڕێکەخات. واتە سیاسەت فۆرم و ناوەڕۆکێکی خزمەت گوزاری هەیە. بەمانەیەکی دیکە سیاسەت ئەیەوێت دەستێکی خێر و چاکەکار بێت لەسەر ژیانی گشتی و بە زۆرێک مامەڵە بکات کە هاوڵاتی هەست بکات لەناو ڕووبەرێک ئاژی کە ئارامی و سەقامگیری هەمەلایەنی تێدایە و قابیلی ژیانکردنە. کەواتە لە هەر جەمسەرێکەوە تەماشای شکل و شێوەی سیاسەت بکەیت ئەبێت ئەوەی تیا بەدی بکەیت کە داکەوتەیەکی ژیان دۆستە و خزمەت بە پرۆسەی ژیانی ئینسانەکانی ناو ئەو داکەوتەیە کات. هەروەها یەکێکی دیکە لە کارە گرنگەکانی سیاسەت کە دیسان لە کێڵگەی ژیان دۆستیدا ئەیهێڵێتەوە بریتیە لە دروستکردنی دۆخی دادگەری. دادگەر تەنها لە ڕووی ئابوووریەوە بە تەنها نا، بەڵکو داد لە کۆی ئەو تێڕوانین و سلوکە سیاسیانی کە کاریگەری ڕاستەوخۆ لەسەر ژیانی تێکڕای تاکەکان دروستەکات. ئەگەر لێرەوە پرسیاری ئەوە بکەین ئایا لە هەرێمی کوردستان سیاسەت بە مانای ژیان دۆستیەکەی ئامادەیە؟ ئایا سیاسەت توانیوێتی کۆمەڵگاکەمان ڕێک بخات و دوورمان بخاتەوە لە دۆخی شپرزەیی؟ ئەی چاوەڕوانی تاکی ئێمە بۆ ئایندەی خۆی و سیاسەت چییە بێت؟ بنای خۆی گەورە و میهرەبان، لە ڕاستیە واقعی سیاسی کوردی یا ممارەسی سیاسی لە هەرێمی کوردستان دەتوانین بڵێن بە شێوەیەکی گشتی ئینسان دۆست یا مرۆڤ دۆست نەبووە، ئەگەر نەڵێن مەرگ دۆست بووە. چکە و ممارەسە سیاسی کە لە هەرێمی کوردستانە کرێت توانین بڵێن خاڵی هەرە لاوازی ئەوەیە سیاسەتێکە بەرمەبنای زانستی سیاسی نییە، ئەوەنەی ئەزمونە، ئەوەنەی چۆنەڵێ پەیوەندی بە تەسەڕوفاتی شخصیەوە یا بە ئەزمموی کەسێکی دیاریکراوە هەیە، ئەوەندە خاوەنی بینایەکی نەزەری نییە. ئەمە یەکێکە لە نقطە زۆعفەکان. نقطەیەکی زۆعفی تری ئەوەیە لە هەرێمی کوردستان بەشێکی کەم لەو ممارەسە سیاسی کە هەیە چۆنەڵێ پاشخانێکی ئیسلامیانە یا بۆ نمونە تێکەڵی ڕەهەندی ئەخلاقی یا ڕەهەندی ئەتوانین بڵێن مرۆییە. بۆ معنایی ئێمە کە وەکو ئیسلامی کاری سیاسیەکەین هەندێک قیم هەیە جیامان نەکاتەوە لە هەندێک واقعی تر بە شێوەیەکی گەورەتریش لەو سیاسەتەی کە ئێستا بە پاشخانێکی نائیسلامی یا لە ڕۆژ ئاواش هادەکرێ کە ڕەنگە ئەوەی لەسەر بەرژەوەندی وەستاوە ئەوەنە لەسەر چۆنڵێ بەرپاکردن یا کارکردن بە کۆمەڵە قیم و بەهای ئینسانی و ئەخلاقی نەوەستا بێ یا ئیشی پێ نەکرێت. ئەمە وای کردووە بەڕاستی ممارەسی سیاسی لە هەرێمی کوردستان ئەوەی من بزانم ئەوەی خۆمان لەناو ممارەسەیەین هەڵگری کۆمەڵی خاڵی لاواز بێ. بۆیە ئەگەر سەیری چەندەیەکی شۆڕشی کوردیش بکەین سیرەکەین بەشێکی زۆری نەتائیجی ئەو شۆڕشانە ڕاستە بە ڕزگارکردنی هەرێمی کوردستان یا بە کۆمەڵێ دەستکەوتی گرنگ تاو بووە دەستکەوتی مادی یا سەرکەوتنێک، بەڵام باجی سەرەکی مرۆڤەکان داوێنە. ئەتوانین بڵێن شۆڕشی ئێمە، ممارەسی سیاسی ئێمە، حیزبایەتی ئێمە زۆرترین نەهامەتی بۆ ئینسانەکان هێناوە. وەکو هاوڵاتی بوونیش ئەتوانین بڵێن کەمترین پێگە، کەمترین دەستکەوت بۆ هاوڵاتی بۆ دابینکردنی مافەکانی هاوڵاتی بووە. ئەگەر سەیری ئێستامان بکەین لە دوای 25 ساڵ حکومڕانی لە هەرێمی کوردستان، لە دوای 25 ساڵ خودموختاری و چۆنەڵێ بەڕێوەبردنی پرۆسەیەکی سیاسی بەدەستی خۆمان لە هەرێمی کوردستان سیرەکەی بە ئاستێک گەیشتین کە هەر هەمووی نەیتوانی لانی کەمی مافەکانی تاک مافە فیتڕیەکانی یا مافە دەستوریەکانی دابین بکە و هەمومان شکستمان هێنا. ئەتوانین بڵێن هەمومان، چونکە بەڕاستی هەمومان تر لە 100 تا لە 100 بەشی خۆمان بەرپرسین لە واقعی کە ئێستا هەیە، نەتوانین تەنانەت قوتی خەڵک دابین بکەین. بۆیە ئەتوانین بڵێن پرۆسەی سیاسی، ممارەسی سیاسی لە هەرێمی کوردستان کەمترین پێگەوە، کەمترین ماوە، کەمترین خۆشگوزەرانی خۆشبەختی بۆ ئینسانەکانی ناو ئەم هەرێمە بە کورد و بە غەیرە کوردیەوە دابین کردووە. بۆیە ئەگەر نەتوانین بە مطلقی بڵین مەرگ دۆست بووە کە بەشێکشی مەرگ دۆست بووە، تۆ شەڕی ناخۆش هەر بەرەنجامی ئەو کارە سیاسی ممارەسە سیاسیە بووە کە
هەزاران قوربانی لێکەوتوتەوە واتوانین بڵێن زۆر ممارسەیەکی ئینسانیانە و پشتبەس بە کۆمەڵی قیەمی ئیسلامی ئینسانی ئەخلاقی سیاستمان نەکردووە. بە بڕای من سیاست لای ئێمە سیاستمان هەر نییە تاوەکو بڕیار بدەین بڵین ئایا سیاست مەرگ دۆستە یا ژیان دۆستە. ئێمە ئەگەر بگەڕێنەوە بۆ سەرەتای وشەی سیاست بە ئینگلیزی کە پێوترێ پۆلیتیکس لە چێ وەرگیراوە لە وشەی پۆلیسی یۆنانیەوە وەرگیراوە. پۆلیس بە مانای شار دێت، واتە یۆنانیەکان سیاست و شاریان تەوازنی یەکتر کردووە. ئەگەر بگەڕێنەوە بۆ کوردستان ئێمە شارمان نییە تاوەکو باستەوە بکەین کە ئایا سیاستمانێنە کە تۆ شارت نەبێت کەواتە سیاستت نییە. ئەگەر لە ڕووی ئەنترۆپۆلۆژیەوە سەیری سیاست بکەین لە کوردستانە، ئەنترۆپۆلیسەکان سیاست دەبەستنەوە بە بوونی کۆمەلگاوە. لای ئێمە بەمانە ئەنترۆپۆلۆژیە سۆسیۆلۆجیەکەی کۆمەلگامان نییە، لەبەر ئەوە ناتوانین بڵێن سیاسەتیشمان هەیە. بەڵام ئەگەر بە ڕوانگەیەکی ماکس ویبریانە تەماشای سیاست لە کوردستانە بکەین، بیبەسینەوە بە دەسەڵاتەوە بە سوڵتەوە سیاست یەکسانکەین بە دەسەڵات بە سوڵتە، ئەتوانین بڵێن سیاستمان هەیە. بەڵام ئەو سیاستەی کە ویبەر ناوی ناوە سوڵتەی تەقلیدی، دەسەڵاتی تەقلیدی، واتە دەسەڵاتی ڕئیسی عەشیرەت و دەسەڵاتی کە ئاعتیماد لەسەر عورف و تەقالیدەکانەکە. بۆیە ئەگەر من تەسلیم بم بە بیرروباوەڕەکانی ویبەر و ئیسقاتی کەم بەسەر کوردستانە، ئەتوانم بڵێم ئەو سیاسەتە تەقلیدیەی کە لە هەرێمی کوردستانە هەیە یان ئەو دەسەڵاتە تەقلیدیە عەشائیری کە لە کوردستانە هەیە تەنها بۆ بەرژەوەندی خۆی کاری کردووە. لە کاتێکیشا لە ناو هەرێمێکە یان لە ناو وڵاتێکە کە سوڵتەکە دەسەڵاتێکی تەقلیدی بوو، کەواتە لە بەرژەوەندی بەشێک یان بڵین عەشیرەتێک یان هۆزێک یان جەماعەتێک لە جەماعەتەکان کارەکە و هەوڵی سڕینەوەی بەرامبەرێدا. لەو کاتەیە ئەتوانم بڵێم جوابەکەی تۆ ئەوەیە لەو کاتەیە سیاست ئەبێتە سیاسەتێکی مەرگدۆست، چونکەم هەوڵی سڕینەوەی بەرامبەری ئەدا. کاتێک کە هەوڵی سڕینەوەی بەرامبەریدا کەواتە ئەم سیاسەتە سیاسەتێکی مەرگدۆستە بە مەرجی ئەوانی تر گەشەکە. لە کوردستانە ئەو سیاسەتی کە هەیە لە ڕوانگەیەکی ماکسوی بریانەوە سەیریکەین سیاسەتێکی تەقلیدی مەرگدۆستە. گەر لە سیاست بڕوانین لە ڕوو ئەکادیمیەکەیەوە هەر لە تەقریبان کۆتاییەکانی سەدەی 19 کەوەکو زانستی دەوڵەت سیرکراوە یا خۆی زانستی کە ئیحتیمام بە دەوڵەت و بە ئەرک و بە پێکاتەوە بە وەزیفەکانی دەوڵەتە تا ئەگا بە سەدەی 20 کە فراوانتر ئەبێ لەگەڵ زۆربوونی دەوڵەت و زۆربوونی ژماری دانیشتوانە و پاشان زۆربوونی ئەو کارلێکانی کە لە نێوان بەش و پێکاتەکانی کۆمەلگای مرۆڤایەتی هاتووە، بەدوای ئەوەشە ژیان ئاڵۆزە بێ، چالەکیەکانی مرۆڤ زیاتر ئەبێ و گروپ و ڕێکخراوی جیاوازە ناو کۆمەلگا دروستە بە غەیری ئەوەی کە دەوڵەت و سیستەمی سیاسیش بوونی هەیە. ئەمە وایە دیسان گۆڕانکاری بەسەر پێناسی سیاست هابێ. بەڵام بە درێژە ئەو پێناسانی کە لە چ لە ڕووی لوغەویەوە کراوە، چ لە ڕووی ئیسلاحیەوە کراوە، چ لە شەرق و چ لە غەربا، بەگشتی سیاست چ زانستی ئەگەر زانستی دەوڵەت بێ، ئەگەر زانستی دەسەڵاتی سیاسی بێ، ئەگەر زانست ئەو زانستە بێ کە دیڤید ئیستن ئەڵێ بریتیە لە دابەشکردنی قیەم و بەهاکان لە کۆمەلگای، ئەگەر ئەوە بێ کە هاڕۆڵا سوێل ئەڵێ بریتیە لە گرنگیدان و دیراسەکردن و تۆژینەوە و شیکردنەوەی دەسەڵات. ئەم کام دەسەڵاتە چییە، لە کۆ دەست پێکا، لە کۆ کۆتاییەت، بۆ کێیە، تاکەیە، چی بەدەستە و چی بەدەست نییە. کۆی ئەمانە گەلێک بێتەوە کرێ بڵین سیاست کار و چالاکیەکی ئاسایی و سروشتی مرۆڤەکانە کە هیچ کۆمەلگایەک نییە لەسەر زەمینە چ کۆن چ تازە لە سیاست بەدەربێت. لەم ڕۆ چالاکیەکی سروشتی مرۆڤەکان هەر مرۆڤێکە ژیا و لەناو کۆمەلگایەکی ڕێکخراوە بووکەم کۆمەلگایە دوو طبقەی تا بوو، طبقەیە کە حکمڕانیەک و طبقەیەکش کە گوێڕایەڵێم حواتە حاکم و محکومە بوو، بە شێوەیەکی سروشتی سیاست و کار و چالاکی ئینسانی بوونی ئەبێت. واتە هەر کاتێک لە کۆمەلگەکانە دابشکردنیەکمان هەبوو لە نێوان کۆمەلگەکان، یاخود دەسەڵاتێکە بوو، یاخود گروپێکە بوو خۆی ئەسەپان و گروپێکشە بوو لە شێدەسیا بوو، گروپێکە بوو ئەمری ئەکرد و گروپێکەشە بوو گوێڕایەڵیەکرد، کەواتە لەو ڕۆژ لەوێشە سیاسەتێکە کەواتە چالاکیی ئاسایی مرۆڤەکانە. بەڵام
ئەوەی کە ئەمێنێتەوە ئایا یەک جۆر یەک تایب یەک شکلی سیاستمان هەیەیان زیاتر نەخێر هەروەک چۆن چالەکیەکانی مرۆڤ لە نێوان باش و خراپە لە نێوان باش و باشترین و خراپ و خراپترینە هەیە لە نێوان سەلبی و ئیجابیە هەیە لە نێوان ڕق و شلا هەیە دەخۆت زبر و نەرما با ماشەوەش سیاست وەکو چالەکیێکی مرۆیی تایپی باشی هەیە تایپی خراپیە تایپی زۆر باشی تایپی کەم خراپی هەیە ئەمەش بە پێی ئیستیقراری کۆمەڵگەکە بە پێی بوونی دەرەجەی شارستانیەت و یاخۆ ئەو شارستانەتی ئەو کۆمەڵگەیە بە پێی دامەزراوی دانەمەزراوی بۆ پێی بوونی دامەزراوە لەو کۆمەڵگەیا و نەبوونی دامەزرا و ئاستی ڕۆشنبیری خەڵکەکەەوە هەموو ئەمانە پێمان ئەڵێ کە ئاستی سیاست یا کار و چالاکی سیاسی لە ئەو کۆمەڵگایە لە چی ئاستیەکەیە بە چی شێوەیەک تعریف بکرێت یاخود دیاری بکرێت. ئێمە کە باسی سیاست بکەین سیاست زانستێکە وەکو زانستەکانی تر بەڵام هەڵسەنگاندن دەبێت بۆ پەیڕەوانی ئەو زانستە یان ئەوانەی کە کار لەو زانستەدا دەکەن واتە ئێمە دەبێت بڵێن کاری سیاسیەکان چۆ سیاست وەکو هەر زانستێکی تر پێناسەی خۆی هەیە و ئەوانەی کە کار لەو مەیدانە دەکەن تاکو چەند ئەرکیان چیە و تاکو چەند سەرکەوتوو بوون و چاکو چەند خزمەتیان بۆ ئامانجانە کردووە کە لە ناو خەڵکا باسی دەکەن. بۆیە من پێم وایە سیاسیەکان کە بەتایبەت بۆ واقعی ئێمە هەرێمی کوردستان دەبوو ژیان دۆز بن واتە سیاست ئەرکێکە ئەرکی سیاسیەکانەکەوە سەرپەرشتی کاروباری خەڵکەکە بکەن و کاری چاکیان بۆ بکەن هەم لە بواری نێوخۆیدا و هەم لە دەرەوەدا دەکرێت لەو ڕۆ ئێمە هەڵسەنگاندن بۆ کاری سیاسیەکانی هەرێمی کوردستان بکەین و پێمان وابێ نەیانتوانی ئەو خزمەتە بکەن کە خەڵکی چاوەڕێی لیان کردووە. بەڵێ ئەگەر ئێمە دوو جۆر تێڕوانینمان بۆ سیاست هەیە سیاست لە ڕووی تیۆری و فەلسەفەی سیاسیەوە و هەروەها سیاست لە ڕووی پراکتیک و ئەو شوێنکارانەی کە لە واقعا بەجێ هێڵێ. ئێمە هەڵبەتە لە ڕووی فەلسەفەی سیاسیەوە هەموو پێناسەکانی سیاست کە بریتە لە گەشەپێتان و خزمەتکردنی خەڵکو و باش بەڕێوەبردن و هەموو پێناسە جۆر بە جۆرانن لەوانەیە لە کتێبە جۆر بە جۆرەکانی سیاسەتا بیبینین و شارەزایان و لێکۆڵەرانی سیاسی باز لەم مەسەلەیەکەن. بەڵام ئەوەی کە زۆرتر شوێنکاری سیاست بە دەرەخا زۆرتر واقعی بوون و ژیان دۆستی سیاست بە دەرەخا ئەو واقعەیە کە دواتر بەهۆی سیاسیەکانەوە ئەیخەیتە ڕوو. لەبەرەوە ئەگەر سەیری کۆمەلگای ئێمە بکەین بۆچی ئێستا کۆمەلگا وای لێ هاتووە کە خەڵک زۆرتر ئێوێ گوێی لە وشەی سیاست نەبێ و لە پارتە سیاسیەکان دوور بێ و زۆر دڵخۆش نییە بە کاری سیاسی و لەوانەیە بڵێم جۆرێک لە ناموبوونی بەرامبەر سیاست بۆ دروست بووە ئەوش بەهۆی ئەوەیە کە سیاسیەکان ئەو واقعی کە لە کوردستانە بەرهەمیانی هێناوە ئەو واقعا نییە کە لە تیۆری سیاسی و فەلسەفەی سیاسیە تێگەیشتوین چونکە بەهۆی کاری سیاسیەوە تۆ کۆمەڵە پارتی سیاسی هەیە و ئەم پارتە سیاسیانە لە ناو دەسەڵاتی سیاسیە بەشدارن و ئەیانەوێ لە بوارەکانی جێبەجێکردن و حکوومەت و ئەم شتانە بەشداریەکەن لەبەرەوە هەموو بەشداریەکی سیاسی ئەو پارتە سیاسیانەوە هەموو ئەو شوێنکارانی کە لەسەر واقع بەدەریەخەن مانای بۆ سیاست دروست دەکەن. بەڵام بەداخەوە لە کۆمەلگای ئێمە پاش تێپەڕبوونی نزیکەی 23 ساڵ بەسەر ئەزمموی سیاسی لە هەرێمی کوردستانە ئێستا لە خراپترین دۆخیایەتی و ئێستا لە بارودۆخێکایەتی کە خەڵک خراپترین باری گوزەرانیان هەیە و خراپترین باری ژیانیان هەیە. لەبەرەوە خەڵک وای نابینێ کە ئەم سیاسیانەی کوردستان سیاسی سەرکەوتوو بن و وای نابینێ کە ئەمانە بە مانای سیاست توانیوێتیان کار بکەن چونکە بەردەوام ئەبێ سیاسیەکان لەگەڵ تیۆری سیاسیە دائیمەن تیۆری و فەلسەفەی ئەخلاقیشی لەگەڵا بێ. لەبەرەوە کاتێک کە ئەخلاق لە سیاست دوورەکەوێتەوە ئەبێ بە سیاسەتێکی ماکیاڤیلی و ئەو سیاسەتە ماکیاڤیلیش دوایش پارتە سیاسیەکان بەتایبەتی پارتە سیاسیە دەسەڵاتدارەکان دێنە سەر ئەوەی کە سیاستکردن تەنها بۆ مانەوەی دەسەڵات بێ و بۆ درێژەدان بە حکم بێ. لەبەرەوە ئەگەر بێت و سیاست هەروای لێهات کە بۆ درێژەدان بە دەسەڵاتی سیاسی پارتێکی سیاسی بێ وردە وردەیتر ئەم دەسەڵاتە بەرەو فاشیەت و بەرەو دیکتاتۆریەت و بەرەو تاگڕەویە چێ. لەبەرەوە هەر کاتێکیش دەسەڵات بەرەو ئەم قۆناغە ڕۆیشت کەواتە لێرەدا ئەوەی پێی ئەوترێ بەرژەوەندی خەڵک و بەرژەوەند خزمەتگوزاری و ویان کرۆک و جەوهەری دیموکراسی ئیتر لەم دەسەڵاتە بەتاڵە بێتەوە. لە
هەرێمی کوردستان سیاستکردنمان بەرمەبنای زانستی سیاست یا بەرمەبنای ئەساسە نەزەریەکەی نییە. یعنی تا ئێستا ئێمە نەمانتوانیەوە بزانین زانستی سیاست چیمان لێ ئەخوازێ، نەزەریاتی سیاسی ئەوەی کە ئێمە تەبەنی ئەکەین بۆ کاری سیاسی چیمان لێ ئەخوازێ، یعنی ممارەسی سیاسیمان لەسەرەوە ئەساسە بکەین. بۆیە سیاست لێرە بە شخصی کراوە، سیاست لێرە ئەتوانین بڵێ پەیوەندی بە مەزاجی کەسەکان و بە مەزاجی سەرکردەکانەوە هەیە. سەرکردەیەک مەزاجی نییە لەگەڵ وڵاتێک، لەگەڵ هەرێمێک، لەگەڵ ناوەندێک پەیوەندێکی باشی هەبێ، ئەمە دەبێت تۆ پێت خۆش بێ، پێت ناخۆش بێ، شۆڕ بێتەوە بۆ حیزبەکە. ئەوەی ئێستا ئەیبینین لە مامەڵەکردنی هەرێم لەگەڵ بەغایە. کەسێک خۆی سیاسیەکی سەرکەوتوو بوو بێ یا سیاست کارێکی زانستی بوو بێ، بەڕاستی توانێتی لە بیئەکەی خۆیە ئەوە بکە. ئێمە هیچ ممارەسەیەکی سیاسیمان بەو شێوەیە نەبوو. بۆیە کە ئەوستێتە سەر ئەزمموی کەسەکانی ئێمە کێن باشە. ئەوانە لە کوردستانە شەریحەی سیاسی دەتوانین بڵێن کەمترین نوخبەی ڕۆشنبیر، کەمترین نوخبەی خوێنەواریان تێدایە. بەو معنایە کە تۆ هەر ممارەسەیەکت کەسایەتی و لەسەر ئەساسێکی زانستی نەبوو وە کەسی بوو، بە تەکید عاقبەتی باشی بۆ نایە، چونکە سیاست پرۆسەیەکی ئاڵۆزە، ڕەهەندی ناخۆیی هەیە، ڕەهەندی دەرەکی هەیە، ڕەهەندی هەرێمی هەیە. جا وڵاتی ئێمەش سروشتی وایە، قەدەری وایە کە زۆرترین قەیرانی تایە. جاری وا هەیە تۆ بۆ نمونە سەیرەکەی لە شتێکی بەسیتەوە کەسێک کە بینی دوو قەوساک پێوترێت کەسایەتی سیاسی یا بەرپرسێکی گەورەیە، سەیرەکەی لەسەر کۆمەڵێشتی ئاسایی زانیاری نییە، یا ڕەنگە بەرپرسی گەورە هەیە لە هەموو ژیانە دوو جەریدەی نەخوێن بێتەوە. معناوە نییە هەموو خوێنەوارەکان سیاسی سەرکەوتون. بەڵام لە دنیای مۆدرن، نەک لە دنیای مۆدرنە، سەدان ساڵیشە هەر کایەکی عملی ئەوە بڕاوەتەوە کە کایەکی معریفیە، ئەساسێکی نەزەری هەیە. تۆ ناتوانانی ئابووری بکەی بەبێ زانستی، چۆنەڵێ ئابووری ناسی، ناتوانانی تەحلیلی کەسایەتی کەسەکان بکەی بەبێ شارەزایی لە زانستی دەروون ناسی یا بۆ منە کۆمەڵ ناسی. هەموو شتێک زانستی خۆی هەیە. سیاسەتی ژێکێکە لەو شتانەی کە چۆنەڵێ ئەساسێکی زانستی گەورەی خۆی هەیە. سەدان ساڵە ئەم زانستە ئیزافی بۆ دەکرێت، تعدیل دەکرێت، خوێندنەوەی بۆ دەکرێت، حەزفی لێ دەکرێت. تۆر سەیری کە هەر لە وڵاتی ئێمەیە بێ ناونیشانترین بەش وە کۆلێژ لە هەرێمی کوردستانە ئەوانن کە پیانەوترێ زانستی سیاسی. چەندین جار بۆن منە قوتابیانی قسم و کۆلێژی زانستە سیاسەکان خۆپشاندانیانەکە لەبەری لەقەبی علمیان نییە، و یەکێکن لەو چینەکەمانەی کە تەخەڕوجەکەن تەعین ناکرێت. هیچ پرۆسەیەک نییە لە هەرێمی کوردستانە ئەمانە بگرێتە خۆی، هیچ چوارچێوەیەکی ڕێکخراوەی ئەمانە بگرێتە خۆی. لە کاتێکە لە دنیای مۆدرنا لە وڵاتانی پێشکەوتووە ئەوانەی کە کاری سیاسیەکەن کابرا بۆ نمونە پسپۆڕیەکیە لە پەیوەندیێنە دەوڵەتەکان لە زانستی سیاست. لە تۆ ناکرێ ینی لە دنیایەکانی لە سەردەمێکانی تۆ بچی پشبەست بە کۆمەڵی ئەزمون کە ڕەنگە لە شاخ هەت بوو بێ یا لە شوێنێکی تر هەت بوو بێ یا پەیوەندی بە ساڵانی خزمەتی حیزبی تۆ بێ بێ پرۆسەیەکی زانستی پێوە ئەوە بکەیت. بۆ نمونە تۆ بچی بۆ تاقیکردنەوەیەک، با هەر پێگە و مەکانەتێکت هەبێ لە ڕووی کۆمەڵاتی، لە ڕووی ئابووری. ئەگەر تۆ کۆشێکی باشە نەکردبێ، سعیکی باشە نەکردبێ بۆ ئیمتیحانە، هەر نەسەبێکت هەبێ، هەر لە هەر ئاستێکی دارایی و سەرمایەداری یابی، هیچ هینێک بۆ تۆ ئەوە ناکات، ینی ئیسفادەیەکی لێ ناکەی. من ئەگەر 20 ساڵ بۆ ئەزمموی شاخم هەبێ بۆ نمونە کە ئێمە میلەتێک بووین، زۆربەی قۆناغەکانی بزوتنەوەی ڕزگاری خوازمان لە شاخە دژی ڕژێمەکان بەسەر بردووە. باشە کە ییتە ناو شار کە تۆ خاوەنی سەقافەتێکی علمی نەبی لە بوارەکەی خۆتە، ئەو خزمەتەوە لێ ناکات. تۆ بێ لە کایەکی گرنگی سیاسیە کە پێویستی بە سەرمایەکی زانستی و نەزەری هەیە، چۆنەڵێ بەحساب ئەسپی خۆت تاوبەی و مۆنۆپۆلیکێ و داگیریکێ کەسبینێ، ئەمە نتیجەی سلبی ئەدا، نەک بۆ حیزبەکەت، بە تەکید بۆ کۆی پرۆسی سیاسی لە هەرێم کە ئێستا ئێمە ئەتوانین بڵێن بێ مواسەفاتترین و نازانستیانەترین پرۆسی سیاسیمان هەیە لە هەرێمی کوردستان کە ناتوانانی بە دێڕێک بە دوو دێر شوناسەکەی پێناسکەیت بۆ لەبەر ئەوەی پەیوەندی بە ئینی کەسەکانەوەی هەر کەسێکی شتێڕوانینێکی خۆی هەیە و دوور لە ئەساسی زانستی ممارەسەی کارە سیاسی و حیزبێکی خۆیەکە. لە کوردستانە من وەکو پێشتریش ئاماژەم پێکرد، سیاسەتی دروست چییە؟ سیاسەتی دروست ئەوەیە کە پشت بە
دام و دەستگای شەرعی ئەبەستێ پشت بە دەستورێکی شەرعی ئەبەستێ شەرعیەت لە دام و دەستگاکان و لە دەستورێکی دیموکراسی وەرەگرێ کەواتە لە هەرێمی کوردستانە کە تۆ دام و دەستگات نییە دام و دەستگای شەرعیت نییە دەستورێکی شەرعیت نییە کە سیاست و دەسەڵاتداران شەرعیەتی لێوە وەرگرن بۆیە ئەو کاتە ئەو کەسانی کە دەسەڵاتیان بەدەسەوەیە بە ئارەزووی خۆیان بۆ بەرژەوەندی خۆیان بۆ بەرژەوەندی جەماعەت و گروپەکانی خۆیان سیاست ئەکەن لەو کاتەیە لەبەرەوەی بۆ بەرژەوەندی گشتی کار ناکە خۆی یەکێک لە پێناسەکانی سیاست بریتە لەوەی سیاست چاکەی گشتیە لە ڕۆ فەلسەفێکەوە یەکێک لە پێناسەکانی کارکردنە بۆ بەرژەوەندی گشتی کە تۆ کارت نەکرد بۆ بەرژەوەندی گشتی بۆ بەرژەوەندی گروپ و جەماعەتی شت کرد بە دڵنیاییەوە تووشی قەیران ئەبی بە دڵنیاییەوە قەیران لە دوای قەیران ڕوبەڕووی خەڵکی ئەو ناوچەیە ئەبێتەوە بۆیە چارەسەرکردنەکەی ئەوەیە ئەبێ هەرێمی کوردستان بەرەو بە مؤسسە چوون و بەرەو دروستکردن و نووسینەوەی دەستورێکی شەرعی بڕوە ئەو کاتە ئەتوانین بڵین سیاست لە هەرێمی کوردستانە هەیە بە مانە تازەکەی و لە مانە تەقلیدیەکە و مانە کاریزمیەکەی ئێمە دەرچوینەتە دەرەوە و ئەتوانین بڵێن بۆ بەرژەوەندی گشتی ئیشەکات بەڵام لە ئێستاە بە بۆچوونی من وە تا چەند ساڵێکی تریش لەبەر ئەوەی ئەم جەماعات و گروپانە دەستیان بەسەر دەسەڵاتا گرتووە وای نابینم کە هەرێمی کوردستان بەرەو بە مؤسسون و دامەزراوەی بوون و دروستکردن و نووسینەوەی دەستورێکی شەرعی بچێت تا لەم قەیرانە ڕزگارمان بێ کەواتە بە نەتیجە ئێمە ئەتوانن بڵین لە قەریب البەدایە لە نزیک مودایە ئێمە ناتوانین ئەم قەیرانانە تێپەڕێنین بێکمان گەرباسی سیاست بکەین یاخود پرۆسی سیاسی یاخود کار و چالاکی سیاسی لە هەرێمی کوردستانە بکەین نابێت دای ببڕین لەوەی کە هەرێمی کوردستان لە ساڵ 1992 هاتوۆتە ئاراوە پێش ئەوە بەشێک وە لە دەسەڵاتێک کە پێوتە دەوڵەتی عێراقی و حکوومەتێکی مرکزی حکومی کردو لەم ڕۆوە سیاست لەو کاتێک کە لە عێراق وەکو دەوڵەت حکم ئەکرێت بە تایبەتی لە سەردەمی کۆماریەوەتە لە دوای ساڵ 1950 ورتر بڵین لە دوای ساڵی 1960 و ڕوخاندنی کۆمارەکە عەبدولکەریم قاسم تا ئەگا بە ڕوخانی دەسەڵات لە 2003 بە شێوەیەکی تەندروست مامەڵی لەگەڵ بە شێوەی تەندروست پیادە نەکراو لەلایەن ستافی دەسەڵاتدارەوە لە عێراق لەم ڕۆژەوە کۆمەڵگەی کوردی کە تا ساڵی 1991 بەشێک بوو لە کۆمەڵگەی عێراقی و دەسەڵاتدارەتی بەغا حکومی کردەوە سیاسەتێکی خراپ و بێکەڵک و نامرۆیی و مردن دۆسی یاخود دۆسی مردن یاخود دژە ژیان حکمی کردو لەم ڕۆوە کۆمەڵگەی کوردی لە حکوومەتی عێراق بە شێوە گشتیەکەی لە دەسەڵاتدارانی عێراقی سیاسەتێکی شیا و گونجای بۆ ژیان وەرنەگرتو بە دوایشێکە ڕاپەڕین دێت و دەسەڵاتی کوردی یاخود بەری کوردستان بە دوایشە حکوومەتی هەرێم دێت و حکمی ئەم ناوچەیە کات و ناو ئەندری هەرێمی کوردستان دیسان و لەبەر ئەوەی کە ئێمە پاشخانێکی خراپمانێ لە ممارەسەکردنی سیاسەتە کە لە حکوومەتی یەک بە دوایشی عێراق وەرمان کرد بە دوایشە حیزبە کوردیەکان کە حیزبێکون تایپی شۆڕژگێڕانیان هەبوو و هەمویان لەسەر مرکزیەتێک ڕۆشتون کە تابعی کە سروشتی حیزبە شۆڕژگێڕە چەکدارەکان عامەتەن وا بووە کە مرکزی بێت زەبط و ڕەبتی تیا بێ پەنا بۆ عنف بەرێ لەم ڕۆژەوە ئەم ئیرسە خراپی حکوومەتی عێراقیمان بە دوایشە حکوومەتی هەرێم کە دێ لەم حیزبە شۆڕژگێڕانە پێک دێ کە دیسان و ئەوانش تایپێکی ناشین سروشتێکی ناشین جۆرێکی ناشین لە سیاست پەیڕەوەکەن کە تایە کوشت و بڕ خوێن شەڕی ناوخۆ ناڕەحەتی دەردەسەری کوێرەوەری نەبوونی ئیسیقرار نەبوونی خزمەتگوزاری بەواتایەکی تر ئەو دەسەڵاتێکە لە دوای 1990 دێت و لە عێراق حکومەکە لەسەر پاشخان بە خەلفێتێکی شۆڕژگێڕانی تند و عنیفۆ دێتە مەیدانەکە لەناو کۆمەڵگەیەکشە حکومەکە کە بە تەندروستی سیاسەتی تیانەکراوە هەر بۆیە ئەو ناڕەحەتی و پەشێوی و خراپی و بیماری کە سیاست لە کۆمەڵی کوردیا هەیە بۆ لە سای دەسەڵاتی کوردیە ئەگەر خراپتر نەبوو بێ باش نەبووە بۆ ئێمە وەکو هەرێمی کوردستان دەبوو سیاسیەکان ئەو بکەنە دروشمی خۆیان کەوا بەرژەوەندی گشتی زاڵکن بەسەر بەرژەوەندی شخصی و حزبی خۆیاندا لەم ڕۆ سەرکەوتو نەبوون بۆیە نەیانتوانیوە ژیانێک فراهەم بکەن بۆ تاکی کوردی بۆ هەرێمی کوردستان کە خەڵکی نیشانەی سەرکەوتن بۆ سیاسیەکانی هەرێمی کوردستان لێ بدەن ئەوە دەمان باتە بوارێکی تر کە کێ دەسەڵاتدارە لە هەرێمی کوردستان و دەبێت لەو ڕۆژەوە خەڵکی هەرێمی کوردستان و بەتایبەت لە ڕۆژهەڵاتی ناوەڕاستە دائیمەن دەبێت جەماوەر جیاوازیەک لە نێوان
حاکم و حکومەتدا بکەن حاکم ئەوەی حکم دەکات جیایە لەوەی حکومڕانی دەکات بەداخەوە دەکرێت ئێمە هەندێک لەلایەن لە هەرێمی کوردستان بەڵێ لە حکومەتا بەشدارن بەڵام لە حکومدا بەشدارنین وەکو چۆن پێشتر لە تورکیا حکم بەدەست ئەسکەرەکانەوە بەڵام حکومەتیش هەبوو هەڵبژازنیش دەکرا دواتر ئێستا جۆرێک لە تەفاوم لە بینی عسکەر و حکومەتدا هەیە و توانراوە تا ڕادەیەک بەوەی کەوا هەتا لە مەجلیسی ئاسایشی نەتەوەی تورکیا کەسانی مەدەنی زیاتر کران لە عسکەریەکان ئەوانەی کە حکومڕان بوون ئێستا توانیوانە ببنە حکومیشیان بەدەست بێ لە تورکیادا بەڵام بەداخەوە لە هەرێمی کوردستان دیارە حکوم بەدەستکەیە با جاروبار لە حکومەتەکەشا کەسانی تریان بەشدار کردبێ بەڵێ وەکووتمان ئەبێ سیاسیەکان هەموو پارتێکی سیاسی کۆمەڵێ ئامانجی هەبێ و هەروەها خاوەنی پەروەردەی سیاسی بێ ئێمە ئەگەر سەیری پارتە سیاسیەکان بکەین لە هەرێمی کوردستانە ئەگەر بپرسین ئایا و پەروەردە سیاسی کە ئەندامی پارتە سیاسیەکان لەسەری پەروەردا بنچین ئەگەر لە کۆمەلگایەکی ڕۆژئاوایە بڵین پەروەردەیەکی مەدەنی هەیە و پەروەردەیەکێ لە ناو ئەکادیمیا و لە ناو قوتابخانە و لە ناو زانکۆکانە و دوجار ئەو خەڵکانە لەڕێ ئەو پەروەردە سیاسیەوە دێنە ئەو پەروەردە ئەکادیمیەوە دێنە ناو سیاسەتەوە و لە هەمان کاتا پەروەردەیەکی مەدەنیان هەیە بەرامبەر مەسلەی نیشتیمان بەرامبەر خاک بەرامبەر نەتەوە بەرامبەر خودی هاوڵاتی بوونی خۆیان یعنی تۆ هاوڵاتیەکی بۆ پێگام هاوڵاتی تر هەست بە بەرپرسیارەتیەکەوە کە ئەرکێکی لەسەر واز بە بەرپرسیارەتی جەکات لە هەمان کاتە مافەکانی خۆشی وەرەگرێ بەڵام لە کۆمەلگای ئێمەیە بەداخەوە پارتە سیاسیەکان خاوەنی مەرجەعێک نین بۆی بگەڕێنەوە لەبەرەوە ئەبێ هەموو کەسێک مەرجەعێکی هەبێ بۆی بگەڕێتەوە ئەگەر مەرجەعەکە بۆ نمونە لە ڕووی سیاسیەوە ئەبێ دەستور بێ ئێمە دەستورێکمان نییە لە هەرێمی کوردستانەوە تا پارتە سیاسیەکان بۆی بگەڕێنەوە تا حکوومەت بۆی بگەڕێتەوە تا لەژێر سایی دەستورە یاساکان دابڕێژین و هەروەها دادگاکان سربەخۆ بن و دادگاکان لەژێر سایی ئەو دەستورەیە حکم بکەن ئێمە کەواتە مەرجع لە هەرێمی کوردستاندا نە مەرجع دەستوریەکەیەوە نە مەرجع قانونی و یاسایەکانمان هەیە لە هەمان کاتە مەرجعێکی ئەخلاقیشمان نییە کە بۆی بگەڕێنەوە بۆ نمونە یعنی بۆ نمونە کەسێک لە پارتێکی ئیسلامیە ئەگەر مەرجعی دەستوریشی نەبێ مەرجعی ئیسلامیەکەی خۆی کە بریتێ لە کتاب و سونە و کۆمەڵشتی تر پابندیەکە بە هەندێشتەوە بەڵام بۆ نمونە لە پارتێکی نائیسلامی و لە پارتێکی نادینیە هیچ مەرجعێکی تر نییە مقەیەدی بکە و ڕای بگرێ لە ئاستێکە لەبەرەوە مەرجع زۆر مهمە بۆ پارتی سیاسی و بۆ کەسایەتی و بۆ هاوڵاتی لەبەرەوە کە تۆ ئەخلاق لە سیاستانە بوو ئەبێ بەردەوام پەنابەری بۆ درۆکردن یعنی تۆ بۆ نمونە باز لە نیشتیمان پەروەریەکەی وەرباز لە مەسلەی نەتەوایەتیەکەی و باز لە پاراستنی دەستورەکەی بەڵام ئەو شتانەی کە تۆ لە واقعی خەیتە ڕووی هەمووی پێچەوانی ئەمەیە باز لە بنیادنانی دەوڵەتی نەتەواکەی بەڵام لە ئەسڵا پارتێکی سیاسی دێ هەموو نەتەوەت بۆ ڕوخێنێ باز لە پاراستنی نیشتیمانەکەی دێ سەروەریەکانی نیشتیمانت هەموو بۆ وێرانەکە دێ باز لە خزمەتکردنی خەڵکەکەی ینی ئەمە هەموو تیۆرن لە پڕۆگرامی پارتەکان و لە ئامانجەکانیان و یان سەرکردە سیاسەکان کاتێکە قساکەن بەڵام کەواقع ئەیان بینی لە کاری سیاسی خۆیانە لە بواری جێبەجێکردنە لە ئەخلاقی ڕۆژانیانە لە مامەڵە و هەڵسو کەوتیانە لەگەڵ هەڵوێستیان لە ئاست دارایی نیشتیمان و لە ئاست مەسلەی شەفافیەت و گەندەڵی و ئەم شتانە لەبەرەوە کاتێک کە تۆ فەلسەفەی ئەخلاق فەرامۆشەکەی لە سیاسەتە کۆمەڵی خەڵک بۆ دێتە پێشەوە کۆمەڵی خەڵک پێگەێنی کە ئەمانە تەنها بیر لە بەرژەوەندیەکانی خۆیانەکەنەوە یان تەنها ئەگەر ئەو پەڕی بیریشی لە بکاتەوە بیر لە بەرژەوەندی پارتێکی سیاسیە کاتەوە کە دوجار ئەگەر پارتێکی سیاسیش یا ئەندامی پارتێکی سیاسی لەسەر ئەمە گەورە بوو وڵات بەرەو وێرانی و بەرەو کاولکاری و بەرەو گەندەڵیەکی وای ئەبا کە دوای چارەسەرکردنی زۆر زەحمەت دەرەچێت لەبەرەوە تۆ پێویستی بەچی هەیە پێویستی بەوەی هەیە هەموو کەسێک و هەموو پارتێکی سیاسی و هەموو ئەندامێک و هەموو بەرپرسێک لە سنوورێکە ڕابگری ئەم سنوور ڕاگرتنە چییە ئەویش ئەبێ توانایی قانونی و یاسایی لە وڵاتەیە ئەوەندە بەهێزکەی و گەورەی دەستور و بەهێزی دەستور ئەوەندە بەهێزکەی کە کەس نەبێ بتوانێت لەو سنوورانە تێپەڕێەوە هەموو کەس لەبەردەمی دادگادا یەکسان بن بەڵام بە پێچەوانەی ئێمە ئەوە بینین کە لە وڵاتی ئێمە ئەوانەی یاسا پێشێلەکەن بەرپرسەکانن ئەوانەی گەندەڵکاری گەورن بەرپرسەکانن ئەوانەی کە ڕێزێک بۆ حکوومەت دانانن بەرپرسەکانن لە کاتێکە کە خۆیان پێشەنگن لەم شتانەیە
داوا لە خەڵکی ساداکەن پابندی یاسا بن و گەندەڵی نەکەن و شەفا بن. یعنی لەبەرەوە لە کۆمەلگای ئێمە مەهزەلەیەک هەیە بە سیاست وە سیاست وێنەیەکی زۆر ناشیرین و دزێوی هەیە کە بەڕاستی جێگەی پێکەنینە بۆ خەڵک. ئێمە کە دەستنیشانی کێشەکەمان کرد، دەستنیشانی شوێنی ئەو خەلەل و کەم و کورتێمان کرد لە ممارسی سیاسی لە هەرێم، بە تەکید تۆ دەتوانی بە ئاسانی چارەسەرەکەش دیاری بکەیت. ئێمە دەزانین کەواتە ئەم کێشەیە کە دیاریمان کرد بەچی چارەسەرەوێ بۆی کە خودی کێشەکە چارەسەر بکەیت، بێ پێچوانەکەی بکەیت. ئەوەی کە ئێمە بەڕاستی سیاسەتێکی ڕاقیانە بکەین، سیاسەتێکی زانستیانە بکەین و بەڕاستی ئەوانەی کە ئەهلی سیاست نین و خۆشیان نەزان هیچیان نییە، بەڵام ڕەنگە فاکتەرێکی تر وای کردوێت کە پۆستێک داگیرکە ئیتر لەسەرەوە تا خوار و هەر پۆستێک بێ کە پێویستی بە شارەزایەکی زانستی نییە، لە ئێستا بە دواوە ئەم کەسانە دوور بخرێنەوە لە مەشهەدی سیاسی، جمگەیەکیان بدەنێت کە لەگەڵ سروشت و لەگەڵ توانای خۆیان ئەوە بێ. من یەک نمونە بۆم قسانی خۆمە هێنمەوە، ئەو دیبەتی لە بینی کاک مەلا بەختیار و مامۆستا عەلی باپیرا کرا. یعنی سەیری کە بەشێک لەوەی کە دەنگدانەوەی هەبوو سەبەکەی چی بوو؟ بەشێک لەوە بوو کە لە ناو سیاسەکانی ئێمە ئەو نەریتە زۆر کەمە دانیشن حیوارێکی سەقافی بکەن، حیوارێکی فکری بکەن، حیوارێکی زانستی بکەن. ئەمە کە ئەو ئیقبالە زیادە لەسەر ئەو قەزەیە نیشانەی ئەوەیە ئێمە شتێکی دەگمەنمان کردووە. دائیمەن ئەو شتانەی کە دەگمەنن شتی ناوازن ئیقبالی خەڵک زیاترە بێ لەسەریان. ئەی بۆ لە ئەوروپاوان نییە، بۆ لەبەرەوەی ئەو کەسەی کە دێ دەبێ بە ئەکتەرێکی سیاسی دیار ئەگەر زۆر دیاریش نەبێ، بەڵام پاشخانێکی زانستی سیاسی هەیە یا پاشخانێکی یاسایی دەستوری هەیە وەکو تەخەسوسێک وەکو سپۆڕێک لە بواری ئەکادیمیشە هەڵگری ئەوەیە. بۆیە سەیرەکەی لە وڵاتی ئێمەیە ئەو شتە نییە. تۆرە بیرکەرەوە ئەگەر زۆرینەی زۆری سیاسیەکان ئەکتەرە سیاسیەکانت ئەوانەی کە کایی عملی ئەم وڵاتە بەڕێوە ئەبەن بە سیاست و بە ئابووری و بە یاسایی و بە هەر شتێکەوە، ئاوا خەلفیەتێکی فکری خەلفیەتێکی ڕۆشنبیریان هەبێ، ئەو کاتە واقعی سیاسیمان، ممارەسی سیاسیمان، ململانی سیاسیمان بە شوەیەکی ڕاقیانەتر دەکرێت. بۆ معلوماتت ئەوەنەی من بزانم، ئەوەنەی من متابعم کردووە، ئەو کەسانەی کە ئەکتەری سیاسین لە دەسەڵاتان یا لە پێگەیەکی حیزبیان کە کاری سیاسی دەکەن و پاشخانێکی فکری و ڕۆشنبیری و زانستیان هەیە، سەیرەکەی سیاسەتەکەیان ئەگەر هەرچەندێک ململانێ بەخۆی بینێ لەگەڵ بەرامبەر لەگەڵ نارێکیانە ئێسقانشکانی تێناکەوێت. بەڵام ئەو کەسانەی کە احترامن کە لە قەبێکەیە زۆر جار بەکارە هێندێت تا نمونەیان زۆرە بینین لە عێراق و لە کوردستانە، کابرایەکی چەقۆکێش بووە، واقع ئەگوای کرد و ئێستا هاتۆتە جونگەیەکی دەسەڵاتەوە. بۆ نمونە ئێمە باسی نووری مالیکی بکەین. من ڤیدۆیەکیم بینی لەم ڕۆژانەی پێشووە کە ئەم پیاوە ماوەیەکی زۆر سەرۆگۆزیران بووە، قەراری ئەم وڵاتەی بەدەست بووە. باشە بە نەسی سەریح خۆی بە ڤیدۆکە دەڵێ باسی سوننە دەکات، دەڵێ مثل ما دمروا محافظاتنا سندمر محافظاتهم. کاتە ئەمە کەسێکی ئەتوانین بڵێ چەقۆکێشە، کەسێکە سیاسیەکی فعلی نییە کە پۆستێکی گەورە لەم وڵاتەیە بەڕێوە بە. ئەو کەسێک کە پاشخانێکی سیاسی، پاشخانێکی سەقافی، پاشخانێکی زانستی نییە و کەسێک نییە بە معنای کەلیمە بۆ ئەدی سیاست بێ، ئەوە نەتیجەکەیەتی ئامادەیە ئەو کەسانەی کە سیاست دەکەن و پاشخانێکی زانستی و سەقافیانەیە لە چوارچێوەیەکی زۆر ڕاقیانەیە تەنانەت ململانی سیاسی شەکەن. خۆی ئەمەیە وا دەکا کە ئێمە بڵین با سیاست لەم وڵاتە بەرمەبنای زانستی سیاست بکرێت. ناکرێتەوە لە وڵاتێکا زۆرترین ممارەسی سیاسی دەکرێت. سیاست و حیزبایەتی هەموو کایەکانی داگیر کردووە، هەژمونی کردووە بەسەریا، بەڵام لە ڕووی ئەکادیمی لە ڕووی زانستیەوە بێ ئیشترین بێ ناونیشانترین شەریحەت لە ڕووی ئەکادیمیەوە ئەوانە بن کە زانستی سیاست تەواو دەکەن. ئەوەی کێکە لەو کێشانێکی ئێمە هەستی پێ دەکەن. بۆیە بەڕاستی چارەسەری ئەم قەیرانە ئەوەیە کە ئێمە وەک دوای 25 ساڵ دوای چارەکە سەدەیەک لە حکومڕانی وا بکەین بەڕاستی واقعی سیاسی لە هەرێمی کوردستان بە فەرمانڕەواییەوە بە بارەکانی ترەوە لە ڕووی زانستی و تەکنۆکراتی و لە ڕووی بینای نەزەریەوە نزیکەینەوە و بەڕاستی کۆتایی بەوەش بێنین کە ئێمە سیاستمان و حیزبایەتیمان و هەر کایەکی تری عملیمان بەبێ ئەساسە نەزەرەکەی بکەین، چونکە لەو حاڵەتەیە نەتیجەیەکی پێچەوانە دەدا و زۆرترین توانای مرۆیی و زۆرترین تێچوونی دارایی سەرفەکەی و زۆرترین هەڵە دەدا بەدەستەوە و کەمترین دەستکەوتی ئیجابی دەچنیتەوە. ئەوە من پێم وایە
ئەگە پرسیان لە مامۆستایانی زانستی سیاسەتیش بکەن ڕەنگە لە چوارچێوەیەکی زانستی ترا باسی ئەمە بکەن کە ئێمە دیوە عملیەکەی خۆمان ممارەسەی دەکەین و هەستی پێکەین بەتابەتی لە هەرێمی کوردستان و ئەو شوێنانەشی کە هاوشێوەی هەرێمی کوردستان سیاست و ممارەسەی سیاسی دەکەن. وەکو پێشتریش باسم کرد ئێمە پێویستمان بەوەیە یەکەمین شت ئەبێ سیاست یان دەسەڵات لە دەسەڵاتی و لە دەستی گروپ و جەماعات ڕزگار بکەین سیاست بگەڕێتەوە بۆ دامەزراوەکان دامەزراوە ڕسمیەکان سیاست بکەن ئەویش بەچی ئەبێ پێویستی بە نووسینەوەی دەستورێکە دەستورێکی دیموکراتیانە و لە هەمان کاتە لە بیرمان نەچێ ئێمە پێویستمان بەوەیە ئەگە بۆی بەرەو سیاسەتێکی دروست بڕۆین پێویستمان بەوەیە کە حیزبی سیاسی مۆدێرن حیزبی سیاسی مۆدێرن دروست بکەین لەم حیزبە تەقلیدیانەی ئێستا کە لە ناو حیزب تەنها بە ناو وەکو حیزب باونەتەوە ئەجینا هیچ پرەنسیپ و مانایەکی ڕاستەقینەی حیزبیانتیانە ئێمە ئەتوانین بڵین دروستکردنی حیزبی نوێ حیزبی مۆدێرن ئەویش یەکێکە لە ڕێگا چارەکان لە پاڵ بە موەسسەبوون و لە پاڵ دەستورە بۆ ئەوەی کە سیاست لە دەستی ئەو گروپانە دەرچێت و سیاسەتێکی سەخڵەم و تەندروست لە هەرێمی کوردستانە دروست بێت. سیاست لە حاڵەتە نۆرمەڵ و ئاساییەکەیە مادەم چالاکیی مرۆڤە مادەم چالێکی لە مرۆڤەکان ئەو شکمە ئەوەی کە حیزب دروستەکە ئەوەی کە گروپی جیاوازی سیاسی دروستەکە ئەوەی دەسەڵات بەڕێوە بە ئەوەی بە ناوی دەوڵەتەوە قساکە ئەوەی دەستەی حکومڕانە هەموو ئەمانە مرۆڤن کەواتە ئەو چالێکی شکنجامێ چالێکی مرۆیە لە مرۆ لە حاڵەتە نۆرمەڵەکەیە سیاست وەکو ممارەسەکردن و وەکو فێربوون مافی هەتاچێکە لە هەر کۆمەلگایەکە بە کە فێری بێت و ممارەسەیکە ئەگە بەشیوە نۆرمەڵ و ئاساییەکەی بەوەی کە تایپێکی مرۆیانە و خزمەتکارانی هەبێ سیاست ممارەسە بکرێ بە دوایە کۆمەڵک قیم کۆمەڵێک بەها کۆمەڵێک ڕەوشی بەرز کۆمەڵک ئایدیای جوان لای ئینسانەکە دروستەکە بوونی ئەم معریفە بە سیاست و دوای بوونی ئەم ئایدیا و ئەم بەها جوانێکە لە کۆمەلگایە هەیە یاخود کە دەسەڵاتدار و کۆمەلگا پێکەوە هەماهنگ دروستی ئەەکەن وا لە مرۆڤ ئەکات سلوکێکی سیاسی جوان و ئیجابی پێشکەشکە ئەمە ژوای وای لێکا کە لە بواری پراکتیکیا بێ بە هاوڵاتیەک بێ بە کەسێک کە تاچێک لە کۆمەلگایە کە هەم واعی بێ هەم خزمەتکار بێ هەم کەسێکی سەوی بێ لە کۆمەلگایە ئەمەش بێگومان دووشتی لا دروست ئەکا یعنی دوو ئیحساسی لا دواتە پەروەردەیەکی تەندروستی سیاسیانەی تاچی کۆمەلگا دووشتی لا دروست ئەکا یەکەم ڕەغبەتی ئەوەی تیا بێ کە ممارەسەی دەسەڵاتکە لە هەر قۆناغ و لە هەر پلەیەکا بێت چونکە وتمان باوترین و دیاتنی پێناسە و شەرح بۆ سیاست ئەوەیە کە باسی جیاوازیەکە لە دەسەڵاتە جیاوازیەکە لە هەیمەنەیە جیاوازیەکە لە نفوذ و سوڵتەیە بۆ کەسێک یا زیاتر دەسەڵات و سوڵتەی بەس کەسێکتە لەم ڕۆوە ممارەسەکردنی ئاسایی و دروستی سیاست ئەم ڕغبەتە لە ئینسان دروستەکە کە حەز بە ممارەسی دەسەڵاتکە لە بەرامبەرە ئامادەیشی تیا دروست ئەکا کە گوێڕایەڵی دەسەڵات بێ چونکە هەموو مرۆڤەکان لە هەر ئاسیەکە بن جۆرێک لە دەسەڵاتیانەیە بەسەر خوار خۆیانە و خۆشیان خازعن بۆ دەسەڵاتکە لەسەر خۆیانە کەواتە پەروەردە دروستەکەی سیاست وا لە مرۆڤەکە کۆمەڵە باو قیەمی بەرزی جوانی کۆمەلگاکەی تیا لە ناخیا بێت پاشان بیکە بە سلوک دوای هاوڵاتیەکی لێ دروست بێ کە خزمەتکار بێ بە کۆمەلگاکەی و هەم ئامادەی ئەوەی تیا بێ کە گوێڕایەڵی ئەو دەسەڵاتە شەرعی بکە لە کۆمەلگاکەیەتی و هەم خۆشی ئەگەر ممارەسەی سیاسەتی کە بەرامبەر بەوانی خوارخۆی مامەڵێکی دروستیان لەگەڵا بکات کەواتە شێوازە دروستەکەی سیاست بەم شێوازە لە مەلامانە هەم سیاسەتێکی خراپمان بە دروستە بێ هەم نخبەیەکی سیاسی خراپمان بە دروست هەم وڵاتێکی خراپشمان بە دروستە بێت هەر کاتێ بە واقع لە سیاسەکانی هەرێمی کوردستانە بینرا کە بەرژەوەندی گشتیان خستە سەروی بەرژەوەندی زات و ماڵ و مناڵ و کەسوکار و حزب و خێڵ ئەو کات دیارە ئەو کاری ئەوان لە ڕووی سیاسیەوە سەرکەوتوو دەبێ و خزمەت بە جەماوەر دەکا و وەکو تۆ ئەو چەمکەتان بەکارێناوە کە ژیان دۆز دەبێت سەرەتا ئەبێ مەرجەعێک بۆ کاری سیاسی دروستکەی
یعنی ئەم مەرجع بۆ کاری سیاسی دروستکەی سەرەتا ئێستا بۆ نمونە لە هەرێمی کوردستانە تۆ پێش ئەوەی هەر شتێ بکەی پێویست بەوە بوو دەستورێکە هەبێت لە هەرێمی کوردستانە بۆی بکەیە سەرچاوی یاساکان بۆی هەموو پارتێکی سیاسی ئیتر لەوەیە بوەستێ بۆ هیچ بەرپرسێک بۆی نەبێ لە سەر و دەستورەوە بێ لە سەر و یاساکانەوە بێ ئەنجا هەموو یاساکان کە دای ڕێژی تۆ لەو دەستورەوە وەریگری ئەنجا ئەو دەستورە هەموو مافەکانی هاوڵاتی بوون و مافە مەدەنیەکان و مافە سیاسیەکان لەوەیە دیاری ئەکرێ لەبەرەوە تۆ لەسەر دوو ئاست پێویستی بە ئیشکردن هەیە یەکەمیان لە ئاستی پارتە سیاسیەکانە کە بەڕاستی ئەبێ ئەم پارتە سیاسیانە بۆ زەمەنی ئێستا بن بەس بەداخەوە ئەم پارتە سیاسیانی کە لە کۆمەلگای ئێمە هەیە لە زەمانێکی زۆر دواکەوتر لەم قۆناغا ئەژین ئەمە هەمویان پاژماوەکانی شەڕی سارد و پارتی ئایدۆلۆژی و پارتی فاشی و داخران و زۆر بەشیان پارتی شۆڕژێر و ئەمانەن یعنی یەکێک لە نەهامەتیەکانی ئێمە ئەوەیە شۆڕژێڕەکان دێنەوە ناو حکوومەت و دێنەوە ناو سیاست و جارێکی تر هەر بەو عەقڵە شۆڕژێڕیانەیەنەوە جارێکتر ئیدارەی مەدەنی ئەگرنە دەست لەبەرەوە پاژماوەی فکری مارکسی و پاژماوەی چاپ لە هزار ئێستا لە پاشخانی بیرکردنەوەی ئەمانەیە ماوە یعنی ئێمە ئەبینین دەبەرەوە ئەو ململانێ سیاسیانی کە ئێستا هەیە ئەو هەڵقوڵاوی ئەو تیۆر و بۆچوونە چەپانەیە کە پێشتر لە فەلسفەی چەپەوە وەریان گرتووە کە ئەویش بڕوای بە توندوتیژی هەیە بڕوای بە ململانەی سیاسی هەیە لەبەرەوە لای ئێمە دەسەڵات لە هێزە شۆڕژێڕەکانەوە تەسلیم بە هێزێکی مەدەنی نەکرا کە ئەبووە ئەمە پێویست بە هێزێکی مەدەنی بکرێت لە لایەکی ترەوە وەکو هاوڵاتی ئێمە پێویستمان بۆی هەیە لە هەرێمی کوردستان هاوڵاتی دروست بکەین هاوڵاتی دروستکردن زۆر گرنگە یعنی کەسێک دروستکەی کە ئاشنا بێ بە مافەکانی خۆی هەروەها لە هەمان کاتە ئەرک و بەرپرسیارەتی خۆشی بزانێ لە هەمان کاتیشە بزانێ چۆن چاودێری سیاسیەکانەکە و چۆن سزای ئەو سیاسیانەش ئەدا کاتێکە لە یاسا دەرەچن کاتێ بڕوەکەنە گەندەڵی کاتێ ڕوەکەنە ئەوەی کە ئاستی بەرپێرساریەتیان نزم بێتەوە ئەمە بە تایبەتی لە سیستمی دیموکراسیا زۆر یعنی ئاشکرایە کە تۆ توانی لە ڕێگەی هەڵبژاردنەکانەوە لە ڕێگەی دەنگدانەوە و هەروەها لە ڕێگەی ڕێکخراوەکانی کۆمەڵگەی مەدەنیە و لە ڕێگەی میدیای ئازادەوە تۆ بەرپرسە سیاسیەکان سنووردار بکەی وەنەهێڵی لە یاسا دەربچن وار کاتێک ئەوەیان کرد هاوڵاتی بتوانێ دەسەڵاتیان لێ بسەنێتەوە یعنی لە دیموکراسیە کە تۆ ئەڵەی دەسەڵات ئەگەڕێتەوە بۆ جەماوەر و جەماوەر خەڵک سەرچاوی دەسەڵاتە ئەوە چییە ئەوەیە کە تۆ هاوڵاتیەکی ئەوەندە هوشیارێ هەیە هەر کاتێک ئەو دەسەڵاتدارە لەو بەڵێنانەی کەدای دەرچوو یان لە دەستوری وڵات دەرچوو یان هەنگاوی نابەرەو گەندەڵی و بەرەو نابەرپرسیارەتی ئەو کاتە لێرەوە هاوڵاتیان دێن سزایدەن کەواتە ئێمە پێویستمان بە هەردوو ئاستەکەیە بە شێوەیەکی گشتی هەم لەسەر هوشیارکردنەوەی هاوڵاتیان کە ئەمەش پێویستی بە تێزی تازە هەیە تیۆری تازە هەیە ڕێکخراوەکانی کۆمەڵگەی مەدەنی هەیە و لە بواری گەشەپێدانە بەڕاستی پێویستی بەکردنەوەی خولی زۆر گەورە هەیە هاوڵاتیان لەسەر هەموو ئاستەکان لە ئاستی ژنان لەسەر ئاستی پیاوان لەسەر ئاستی قوتابیان و خوێندکاران و لەسەر ئاستی گەنجان کۆمەڵێک بنەمای بەهێزی زانستی تازە هەن بۆ پەروەردە بۆ گەشەپێدان بۆ هەستکردن بە بەرپرسیارەتی بۆ سزادانی کەسانی نابەرپرسیار و نامەسوول لە ئاست کێشەی نەتەوە و میلەتەکانیانە لەبەرەوە ئەمە زانستە زانستی تازەیە و ئەبێ ئەم زانستە بچێتە ناو پرۆگرامەکانی خوێندنیشەوە تاکو تۆ لە ڕێی ئەو نەوە نوێی کە دروستە بێ نەوەیەکی هوشیار بێ و نەوەیەکی بەرپرسیار بێ و نەوەیەک بێ کە حساب بۆ هێڵە گشتیەکان بکە لە چوارچێوەی بەرژەوەندی و ئامانجە گشتیەکانی وەکو نیشتیمان و نەتەوە و ئاین و خاک و ئەمانە کار بکە نەک لە چوارچێوەی بەرژەوەندیە بچووکەکانی وەکو حیزب و خێڵ و ئەم شتانەی تر.